ڕۆمانی داگیرکردنی تاریکی وەک ئاشکرایە لە نووسینی بەختیار عەلیە و ئەحسان عوسمانکاری دەرێنانی بۆ کات و بڕیار وایە لە مانگی شوباتی داهاتوو لە شاری ڤیسبادنی ئەڵمانیا نمایش بکرێت و زۆربەی ئەکتەرە بەشداربووەکانی ئەم کارە شانۆییە بەڕێگەز ئەڵمانین. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بەرهەمەشانویە ڕاستەخۆ لە ئەڵمانیا و هونەرمەند ئیحسان عوسمانمان لەگەڵا. کاک ئیحسان سڵاو لێبێ. سلااو لە جەنابتان، زۆر سوپاس بۆ ئێوەش. کاک ئیحسان سوپاس بۆ ئەم دەرفەتە. سەرەتا ئەمێ پرسم بیرۆکەی وەرگرتنی ئەم تێکستە شانۆیە لە ڕۆمانێکی نووسەر بەختیار عەلیەوە چۆن بوو؟ زۆر سوپاس بۆ ئەم دەرفەتەش. بێگومان ئەوە یەکەمین کارم نییە لە ڕۆماندا بۆ شانۆ کار بکەم. من چەندین ڕۆمان لە ڕۆمانی جیهانی بۆ شانۆی دەوڵەتی ئەڵمانیام کردووە، وەک سەلمان ڕۆژدی و زۆر نووسەری تر. بەڵام ئەمە دەبێتە یەکەمین پێنگاوم بۆ ڕۆمانی کوردی. ڕاستی بێت من خۆم خوێنەرێکی کاک بەختیار عەلیم تقریبا هەموو ڕۆمانەکانی خوێندووە. ڕۆمانەکانی هەمووی بە کەڵکی ئەوە دێت ببنە شانۆ و بینەری شانۆی ئەڵمانی یان ئەوروپی پێ ئاشنا بکرێت. بەڵام کە ڕۆمانی داگیرکردنی تاریکیم خوێند، باندوڕێکی گەورەی لەسەر من هەبوو کە ئەم کارە ئەبێ بە زووترین کات بێتە سەر دەپی شانۆی ئەوروپی، لەبەر بابەتەکە، لەبەر بیرۆکەکەی، لەبەر جووری نووسینەکەی، لەبەر گرنگی بابەتەکەی ڕۆمانەکە. وای کرد کە من هەموو هەوڵەک بدەم کە ئەم ڕۆمانە ببێتە بابەتێکی شانۆیی لەسەر دەپی شانۆیی نەتەوەی ئەڵمانیا. کاک ئیحسان باسی چەند ئەزموونێکی ترێت کرد. ئەمەیە پرسم جیاوازی چیە لە نێوان دەقێکی شانۆیی کە خۆی ڕاستەخۆ بۆ شانۆ نووسراوە لەگەڵ ئەوەی تۆ دەقێکی شانۆیی لە چیرۆکێکەوە یاخود لە ڕۆمانێکەوە وەرەگریت ئامادەی ئەەکەیتەوە و داڕشنەوەی بۆ کرێت؟ چه جیاوازێک هەیە لە نێوان شێوازە؟ بێگومان جیاوازی هەیە، هەرچەندە من ئامادەکاریم بۆ ئەم ڕۆمانە نەکردووە، بەڵکو کەڤاڵ سدقی، مامۆستا کەڤاڵ سدقی، خانمێکی خەڵکی باشوورە ئێستا لە ئەڵمانیا دەژیت، ئەو کاری ئامادەبوونی بۆ کردووە. بەڵام خۆشم ڕۆمانم کردوتە شانۆکێری. بەڕاستی ئێستا وەک ناڵێن مۆدێلێکە، بەڵام بۆ ئەوەی بینەری شانۆ لە بەرداوامیدا بێت لەگەڵ شانۆی ئەوروپا، هاتوون لە جیاتی کابراایەک ڕۆمانێک بە کاملی بکڕێت و بخوێنێت، دەکەتە دەقێکی شانۆ، لە جیاتی بچێت سەیری سینەما بکات، دێت سەیری شانۆ دەکات. ئیشکردن لە ڕۆمان بێگومان نەفەسێکی درێژتری دەوێت، بنیایەکی باشتری دەوێت، ئیشکردنێکی قۆڵتری دەوێت، زۆر ئەگەری ترش هەن. بەڵام ڕۆمان خۆی و شانۆ دیروگێکی کۆنیان هەیە، یعنی هەر لە دەستپێکی شانۆ کە پێش 2400-500 ساڵ کراوە لە داستان وەرگیراوە، کە داستان ڕۆمانێکی جێڕانەوە بوو، هەرچەندە لە ئاستی نووسینە یان لە تەکنیکی نووسینی ئێستا نەبووە، بەڵام نەفسی حاڵت بووە. شانۆ لەسەر ئەساسێکی ئەفسانە دروست بووە، لەسەر گێڕانەوەی ئەفسانە دروست بووە. بۆیە کاری بڵێن کارکردن لە ڕۆمانە بۆ شانۆ کارێکی تازە نییە. بێگومان چێژێکی تری هەیە، خۆشیەکی تری تێدا هەیە، زەحمەتی و طبعا کاری تریشی تێدا هەیە کە ئینسان لە دەقی ڕۆمان کار بکات یان لە دەقێکی تەواوبووی شانۆ کار بکات. کاک ئیحسان ئەمەیە پرسم ئەوەی کە جێی خۆشحاڵیە جگە لە هونەرمەندانی کورد، هونەرمەندانی ئەڵمانیش بەشداریان لەم کارە نوێیە کردووە. هەڵبەت هونەرمەندانی کورد لە باکوور و لە باشووریش بەشدارن کە ئەمە جێی خۆشحاڵیە. ئەگە بکرێت جیاواز لە کارەکانی ڕابردوو ئەم ئەزموونە چۆن سیر ئەکرێت کە هەم هونەرمەندانی ئەڵمانیشان بەشانی هونەرمەندی کورد لە کارێکی شانۆی کوردیا بەشدارن؟ من خۆم دەرهێنەری ماڵی شانۆی نەتەوەی ئەڵمانیامە، من کار شانۆ بۆ ئەڵمانیا دەکەم. من وەک دەرهێنەر اختیار کراوم کە هیچ کاچە هونەرمەندێکم دەوێت بەشدار بێت، من بە گرنگی بابەتەکە چونکە ڕۆمانەکە لەسەر مێژووەکی کوردستانە، ویستم دوو هونەرمەندی کورد بەشدار بکەن، لە دوو هونەرمەند زیاتر، بەڵام لە دوو هونەرمەند بەدەستم کەوتن، کە یەکش کەڤاڵخانە و یەکش کاک فەرهاد کەسکینە کە ئەوەش خەڵکی باکوورە، هونەرمەندێکی بەناوبانگی
سینەما و تەلەڤیزیۆن و مەسرحی ئەڵمانیا و تورکیایە بەڵێ ویستم تێکەڵاویەک دروستکەم بۆیە ینی نێزیکبوونێکی بینەر بۆ بابەتێک شانوەکە و ویستمش ئەم تێکەڵاوبوونەش هەبێت چونکە مەبەستمانە یان لە داهاتوودا لە پرۆگرامماندا ئەوەیە کە لە داهاتوویەکی نێزیکدا ئەم شانۆگەریە بەرەو تورکیا بەرەو کوردستانی خۆمان هەرێم یان وڵاتانی ترش ببین بۆیە بتوان استیفادە لە زمانشا بکەین ئەگەر سەردانی ئەو وڵاتانەمان کرد. کاک ئیحسان هەڵبەت من پرسیاری ترم زۆر لە بەڵام کاتمان کەمە بەڵام دوا پرسیارم ئەوەیە باسی وڵاتانی ترت کرد دوای نمایشکردنی ئەم شانۆگەریە لە ئەڵمانیا پلانتان هەیە لە وڵاتانی تر نمایشی بکەن یاخۆت بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان؟ بێگومان هیچ کارێکی شانۆیی من لە ئەڵمانیا ئەگەر بۆ ئەڵمانشم کرد بێت خەولی ئەوم هەموو کاتێکەوە کە بێنمە هەرێمی کوردستان بێگومان لە پلانماندایە ئێستا ئیشی لەسەر دەکەین کە بەلای کەمەوە بین لە هەرێم بەڵام خۆی ئەم شانۆگەریە لە ئێستا بڵێن لە هەفتەی شوباتە لە ئەڵمانیا پێشکەش دەکرێت هەتا کۆتای مانگی 6 و لە دوای ئەوە بۆ چەندی وڵاتی تر پر لە پرۆگرامماندا و یەک لەوانە هەرێمی کوردستانە. هونەرمەند ئیحسان عوسمان سپاس کە ڕاستەوخۆ لە ئەڵمانیاوە لەگەڵمان بووی.